أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشندو مهربان. يسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول فاتقوا الله وأصلحوا ذات بينكم وأطيعوا الله ورسوله إن كنتم مؤمنين. أي محمد پرسیار لێ دەکەن دەربارەی دەستکەوتەکان تۆ بڵێ هەموو دەستکەوتەکان هی خدا و پێغەمبەرن هەر ئەوان بۆیان هەیە بڕیاری چۆنیەتی دابەشکردنی بدەن کەواتە لە خدا بترسن و چاکسازی نێوانی خۆتان بکەن مێڵن لەسەر تەماعی دنیا نێوانتان بشێوێت و فەرمانبەرداری خدا و پێغەمبەرەکەی بن ئەگەر ئێوە ئیماندارن. إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. بێگومان ئیماندارانی ڕاستەقینە تەنها ئەوانن یەکەم کە کاتێک ناوی خدا برا ئەوە دڵەکانیان دەترسێت و دەهەژێت دووهەم کاتێکیش ئاەت و فەرمانەکانی ئێمەیان بەسەردا بخوێندرێتەوە ئەوە ئیمان و باوەڕیان زیاد دەکات سێهەم لە هەموو کاروبارێکیشیاندا هەر پشت بە پەروەردگاری خۆیان دەبەستن. الذين يقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. چوارەم ئەوانن کە نوێژەکانیان بە چاچی ئەنجام دەدەن. پێنجەم هەندێک لەو ڕزق و ڕۆزیەی پێمانداون دەبەخشن و سەرفی دەکەن. أولئك هم المؤمنون حقا لهم درجات عند ربهم ومغفرة ورزق كريم. ئەوانە هەر خۆیان ئیماندارانی ڕاستەقینەن چەندەها پلەپایەی بەرزیان بۆ هەیە لای پەروەردگاریان و لێخۆشبوون و ڕزق و ڕۆزی هەمیشەی لەگەڵ ڕێزدا. كما أخرجك ربك من بيتك بالحق وإن فريقا من المؤمنين لكارهون. شێوەی دابەشکردنی دەستکەوتەکانی غەزای بەدر هەندێک مسلمان پێی دڵگران بوون وەک چۆن پەروەردگارت بە حەق و ڕاستی لە نێو ماڵەکەت دەری هێنایت لە کاتێکدا بەڕاستی کۆمەڵێک لە بڕواداران پێی دڵگران بوون. يجادلونك في الحق بعدما تبين كأنما يساقون إلى الموت وهم ينظرون. ئەو کۆمەڵە ئیمانداران مجادلەت لەگەڵ دەکەن لە شتی ڕاست و دروستدا دوای ڕوونبوونەوەی جەنجیان پێ ناخۆشە وەک بدرێنە بەر بۆ مردن لە کاتێکدا بە چاوی خۆیان هۆکاری مەرگ ببینن. وإذ يعدكم الله إحدى الطائفتين أنها لكم وتودون أن غير ذات الشوكة تكون لكم ويريد الله أن يحق الحق بكلماته ويقطع دابر الكافرين. یادی ئەو کاتە بکەنەوە خدا بەڵێنی پێدابوون کە یەکێک لەو دوو دەستەیە بەڕاستی بۆ ئێوە دەبێت یان کاروانەکە یا سەرکەوتن بەسەر لەشکرەکەدا ئێوەش بەڕاستی ئاواتە خوازن و حەز دەکەن کاروانە بێچەک و ئاسانەکە بۆ ئێوە بێت خداش دەیەوێت حەق و ڕاستی بە فەرمانەکانی خۆی بچەسپێنێت و کافرانیش بنەبڕ بکات و ڕیشەکەنیان بکات. ليحق الحق ويبطل الباطل ولو كره المجرمون. بۆ ئەوەی حەق و ڕاستی بچەسپێنێت و بەتاڵ و ناحەقیش پوچ بکاتەوە و لە ناوی ببات هەرچەندە تاوانبار و تاوانکاران پێیان ناخۆشە. إذ تستغيثون ربكم فاستجاب لكم أني ممدكم ب1000 من الملائكة مردفين. یادی ئەو کاتە بکەنەوە کە لە پەروەردگارتان دەپاڕانەوە و داوای یارمەتیتان لێ دەکرد خداش خێرا هات بەهاناتانەوە و فەرمووی بەڕاستی من بە 1000 فریشتەی تر یارمەتی و کۆمەچیتان دەکەم بە شوێن ئەوانی تردا. وما جعله الله إلا بشرى ولتطمئن به قلوبكم وما النصر إلا من عند الله إن الله عزيز حكيم.
ئەم یارمەتیەش جگەل لە مژدەیەکی خودایی شتێکی تر نەبوو تا دڵەکانیشتان ئارام بگرێت و دڵنیابن بەو یارمەتیە ئەجینا سەرکەوتن تەنها لەلایەن خوداوە نەبێت نییە چونکە بەڕاستی هەر خوددا خۆی باڵا دەست و دانایە إذ يغشيكم النعاس أمنة منه وينزل عليكم من السماء ماء ليطهركم به ويذهب عنكم رجز الشيطان وليربط على قلوبكم ويثبت به الأقدام ئەو مژدە و ئارامی دڵک کاتێک بوو کە خودای گەورە بەوە نەوز دایگرتن بۆ ئەوەی هێمنیەک بێت بۆتان لەلایەن خۆیەوە و ئاوێکیشی لە ئاسمانەوە بەسەرتاندا باراند بۆ ئەوەی خاوێنتان بکاتەوە پێی و پۆخلی شەیتانتان لێ دوور بخاتەوە تا لە ڕووی جەستە و دڵ و دەروونەوە خاوێن بن و دڵەکانتان بەهێز و دامەزراوە بکات و بیان بەستێت بە خوداوە و بەو ئاوا پێیەکانیشتان جێگیر و قایم بکات إذ يوحي ربك إلى الملائكة أني معكم فثبتوا الذين آمنوا سألقي في قلوب الذين كفروا الرعب فاضربوا فوق الأعناق واضربوا منهم كل بنان أي محمد یادی ئەوە بکەرەوە کاتێک پەروەردگارت وەحی و نیگای دەکرد بۆ فریشتەکان کە بەڕاستی من یار و یاوەرتانم کەوابوو ئێوەش دڵی ئیمانداران پابند و دامەزراو بکەن لەمە دوام منیش ترس و بیم دەخەمە دڵی ئەوانەی کە بێباوەڕ بوون دە ئێوەش لە سەرووی گەردنی ناپاکان بدەن و دەست بوەشێنن لە هەموو سەرپەنجەکانیان تا کافرەکان شمشێریان پێ نەگیرێت ذلك بأنهم شاقوا الله ورسوله ومن يشاقق الله ورسوله فإن الله شديد العقاب ئەوە لەبەر ئەوە بوو چونکە بەڕاستی ئەوان دژایەتی و سەرپێچی خوددا و پێغەمبەرەکەیان کرد هەر کەسیش دژایەتی و سەرپێچی خوددا و پێغەمبەرەکەی بکات ئەوە بەڕاستی خوددا تۆڵە سێنەرێکی بەزەبرە ذلكم فذوقوه وأن للكافرين عذاب النار ئەوە تا تۆڵەی خوداتان جا ئێوەش بچێژن و بێگومان سزای ئاگری دۆزەخ هەمیشە هەر بۆ بێباوەڕانە يا أيها الذين آمنوا إذا لقيتم الذين كفروا زحفا فلا تولوهم الأدبار أي أواني باورتان هناوا کاتێک بەرنگاری ئەوانە بوونەوە کە بێ باوەڕ بوون لە کاتی لەشکر چێشیدا ئەوە پشتیان تێمەکەن و ڕامەکەن ومن يولهم يومئذ دبره إلا متحرفا لقتال أو متحيزا إلى فئة فقد باء بغضب من الله ومأواه جهنم وبئس المصير هەرکەس لەو ڕۆژەدا ڕابکاتە دواوە و پشتیان تێبکات ئەوە بەڕاستی لەگەڵ خەشم و قینی خوددادا گەڕاوەتەوە و سەرنجام جێ و ڕێگەی دۆزەخە کە ناخۆشترین جێگە و سەرنجامە مەگەر مەبەستی بەکارهێنانی هونەری جەنگ بێت یاخود مەبەستی شوێن گۆڕین و جێگۆڕچێ بێت بۆ لای دەستەیەکی تر فلم تقتلوهم ولكن الله قتلهم وما رميت إذ رميت ولكن الله رمى وليبلي المؤمنين منه بلاء حسنا إن الله سميع عليم كوابو أي إيمان داران ونبيت إيوة كافرانتان كشت بيت بلكو خدا كشتني ولناوي بردون توش أي محمد کاتێک مشتێک خۆڵت ڕوو بە کافران فڕێدا ئەو کارە تەنها تۆ نەتکرد بەڵکو خدا فڕێدا و خۆڵی کردت چاوی کافرانەوە تا ئیمانداران تاقی بکاتەوە بە تاقیکردنەوەیەکی چاک چونکە بەڕاستی خدا بیسەری دوعا و نزایانە زانا شەبەنیەتی دڵیان ذلكم وأن الله موهن كيد الكافرين ئەو سەرکەوتن و پشتیوانیە بۆ ئێوەی ئیماندارە دڵنیاش بن کە خدا ڕیسواکەری پیلانی بێباوەڕانە إن تستفتحوا فقد جاءكم الفتح وإن تنتهوا فهو خير لكم وإن تعودوا نعد ولن تغني عنكم فئتكم شيئا ولو كثرت وأن الله مع المؤمنين ئیمانداران
ئەگەر ئێوە داوای یارمەتی و سەرکەوتن دەکەن ئەوە بەڕاستی سەرکەوتنتان بۆ هاتوو ئەگەر واز بهێنن لەسەر پێچی فەرمانەکانی پێغەمبەر ئەوە چاکترە بۆتان خۆ ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرپێچی کردن ئێمەش دەگەڕێنەوە بۆ شکست پێدانتان ئەو کاتە دەستە و تاقمتان هەرگیز هیچ سوودێکتان پێ ناگەێنێت هەرچەند زۆریش بێت ژمارەتان چونکە لە ڕاستیشدا هەمیشە خوددا لەگەڵ ئیماندارانی دامەزرا و لێبڕاودایە. يا أيها الذين آمنوا أطيعوا الله ورسوله ولا تولوا عنه وأنتم تسمعون. أي أواني باورتان هناوا فرمان برداري خدا و پێغەمبەرەکەی بنو لبرنامه أو ذات پشت هەڵمەکەن لە کاتێکدا ئێوە تێدەگەن و دەبیستن. ولا تكونوا كالذين قالوا سمعنا وهم لا يسمعون. وەگەو کەسانەش مەبن بەسەر زارەکی دایانوت تێگەیشتین و بیستمان گوێ ڕایەڵین لە کاتێکدا ئەوان نابیستن و تێناگەن چونکە دڵ و مێشتی خۆیان داخستووە. إن شر الدواب عند الله الصم البكم الذين لا يعقلون. بەڕاستی خراپترین زیندەوەران لەلای خوددا و کەسانن کە کەڕن حەق نابیستن و لاڵن حەق بێژ نین ئەوانەی کە ژیر نابن بیر و هۆشیان ناخەنە کار و تێنافکردن و بیر و مێشتیان قفڵ داوە. ولو علم الله فيهم خيرا لأسمعهم ولو أسمعهم لتولوا وهم معرضون. خۆ ئەگەر خوددا خێری تیادا بەدی بکردنایە ئەوە وای لێ دەکردن کە حەق و ڕاستی ببیستن خۆ ئەگەر حەقیشیان پێ ببیستنایە کە ئامادەنین بۆ وەرگرتنی ئەوە هەر پشت لە بەرنامەی خوددا دەکەن لە کاتێکدا ئەوان هەمیشە نەیارن. يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم واعلموا أن الله يحول بين المرء وقلبه وأنه إليه تحشرون. أي أواني باورتان هناوە بەدەم بانگەوازی خوددا و پێغەمبەرەوە بچن کاتێک بانگتان دەکات بۆ بەرنامە و ڕێبازێک کە دەتان ژێنێتەوە و ژیان بەخشە. چاک بزانن بەڕاستی خوددا زۆر بە ئاسانی دەتوانێت دەسەڵاتی بکەوێتە نێوان ئادەمی زاد و ئاواتەکانی دڵیەوە بە گۆڕینیان بیرتان نەچێت بەڕاستی هەر بۆ لای ئەویش کۆ دەکرێنەوە. واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة واعلموا أن الله شديد العقاب. هەروەها خۆتان بپارێزن لە بەڵایەک تووشی ئەوانەتان نابێت بە تایبەت کەستەمیان کردووە بەڵکو هەمووان دەگرێتەوە بشزانن کە بەڕاستی خوددا تۆڵەی زۆر بەزەبرە. واذكروا إذ أنتم قليل مستضعفون في الأرض تخافون أن يتخطفكم الناس فآواكم وأيدكم بنصره ورزقكم من الطيبات لعلكم تشكرون. یادیە و کاتە بکەنەوە کە ئێوە زۆر کەم و لاواز کرا و بێهێز بوون لە زەویدا دەترسان کە خەڵکی بتان ڕفێنن بتان کوژن یان ئازارتان بدەن جا خودای باڵا دەست جێ و ڕێی بۆ سازکردن و بەهێزی کردن بەسەرکەوتن و یارمەتی خۆی و لە ڕزق و ڕۆزی و ناز و نیعمەتە پاکەکان بەهرەوەری کردن بۆ ئەوەی سوپاسگوزاری بکەن ئەمەش مژدەیەکی بەردەوامە و پشت بە خوددا بەم زوانە دێتەوە دی. يا أيها الذين آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە خیانەت مەکەن لە خوددا و لە پێغەمبەر بەوەی کەم تەرخەمیتان لە فەرمان بەرداریاندا هەروەها خیانەتیش مەکەن لە ئەمانەت و سپاردەکانتان کە پێتان دەسپێردرێت لە کاتێکدا کە ئێوە دەزانن ئەو کارەتان خیانەتە. واعلموا أنما أموالكم وأولادكم فتنة وأن الله عنده أجر عظيم. هەروەها بزانن بەڕاستی ماڵ و سامان و منداڵتان بۆ تاقیکردنەوەیە بەڕاستی خودای میهرەبانیش پاداشتی زۆر و بێسنووری لەلایە بۆ ئەو کەسانەی کە نایەڵن ماڵ و سامان و منداڵیان ببێتە کۆسپ لە ڕێگەی جیهاد و هەوڵ و خەبات و کۆششیاندا.
يا أيها الذين آمنوا إن تتقوا الله يجعل لكم فرقانا ويكفر عنكم سيئاتكم ويغفر لكم والله ذو الفضل العظيم. أي أو كساني باورتان هناوا ئەگەر تەقوای خدا بکەن و پارێزکاری بکەن ئەوە خدا بەرچاو ڕۆشنیەکی تەواوتان بۆ فراهەم دەهێنێت کە بتوانن حەق و ناحەقی بە ئاسانی لە یەک پێ جیا بکەنەوە هەروەها هەڵە و گوناهەکانیشتان دادەپۆشێت و لێتان خۆش دەبێت چونکە خدا خاوەنی فەزل و ڕێزی گەورە و بێسنوورە. وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك ويمكرون ويمكر الله والله خير الماكرين. أي محمد یادی ئەو کاتە بکەرەوە کاتێک ئەوانەی بێباوەڕ بوون پیلانیان دەجێڕا دژی تۆ بۆ ئەوەی بەندت بکەن یان بتکوژن یان دەرد بکەن ئەوان پیلانی خۆیان دەجێڕن و خوداش پیلانی خۆی دەخاتە کار بە پوچکردنەوەی کارەکانیان دڵنیابن کە خدای گەورە چاکترینی هەموو پلان ساز و نەخشە سازانە نایەڵێ پیلانیان سەر بگرێ. وإذا تتلى عليهم آياتنا قالوا قد سمعنا لو نشاء لقلنا مثل هذا إن هذا إلا أساطير الأولين. کاتێکیش ئاەت و فەرمانەکانی ئێمە بەسەر بێباوەڕاندا دەخوێندرێتەوە ئەوە دەڵێن بەڕاستی ئێمە بیستمان و ئەگەر بمان ویستایە ئەوە وێنەی ئەوەمان دەگوت ئەم بابەتانە جگەل لە داستانی پێشینان شتێکی تر نییە. وإذ قالوا اللهم إن كان هذا هو الحق من عندك فأمطر علينا حجارة من السماء أو ائتنا بعذاب أليم. یادی ئەو کاتە بکەرەوە کە بێباوەڕان وتیان خدایە ئەگەر ئەم دین و بەرنامە و قورئانە ڕاستە لەلایەن تۆیشەوە ڕەوانە کراوە ئەوە بەرد لە ئاسمانەوە ببارێنە بەسەرماندا یان بەڵاو سزایەکی بە ئێشمان بۆ بهێنە. وما كان الله ليعذبهم وأنت فيهم وما كان الله معذبهم وهم يستغفرون. بێگومان خدای گەورە بە قسەی ئەوان ناکات بەڵاو سزا نادات بەسەریاندا لە کاتێکدا تۆ لە ناویاندا بیت بە ئومێدی ئەوەی کە هەندێکیان باوەڕ بهێنن هەروەها خداش سزا دەرنیە لە کاتێکدا ئەوان داوای لێخۆشبوون بکەن. وما لهم ألا يعذبهم الله وهم يصدون عن المسجد الحرام وما كانوا أولياءه إن أولياؤه إلا المتقون ولكن أكثرهم لا يعلمون. ئایا چی هەیە بۆ ئەوان کە خدا سزایان نەدات لە کاتێکدا کە ئەوان ڕێگری دەکەن و نایەڵن خەڵکی ڕووبکاتە مزگەوتی حرام کەعبە ئەوانە هەر شایستەی ئەوە نین کە سەرپەرشتیاری بن هیچ تاقمێک شایستەی سەرپەرشتیاری کەعبە نییە بێجگەل لە خدا ناس و پارێزکاران بەڵام زۆر بەشیان لەو ڕاستیانە بێ ئاگان. وما كان صلاتهم عند البيت إلا مكاء وتصدية فذوقوا العذاب بما كنتم تكفرون. ئەوانە نزا و پارانەوەشیان لەلای ماڵی خودادا کەعبەی پیرۆز جگەل لە فیکە چێشان و چەپڵە لێدان شتێکی تر نەبووە کەوابوو بیچێژن سزای کوشتن و دیلی لە غەزای بەدردا بەوەی کە ئێوە بێباوەڕ و لە خودای یاخی دەبوون. إن الذين كفروا ينفقون أموالهم ليصدوا عن سبيل الله فسينفقونها ثم تكون عليهم حسرة ثم يغلبون والذين كفروا إلى جهنم يحشرون. بێگومان ئەوانەی بێباوەڕبوون ماڵ و سامانی خۆیان بەخت دەکەن بۆ ئەوەی بە شوێنەیی بربەستدانێن و ڕێگری بکەن لە بەردەم ئاین و ڕێبازی خوادا جاماڵ و سامانیان لە ئایندەدا بۆ ئەو مەبەستە خەرج دەکەن پاشان دەبێتە پەشیمانی و داخ و حەسرەت لەسەریان لە دواییدا شکست دەهێنن
بێگومان ئەوانەشی کە بێ باوەڕ بوون بۆ دۆزەخ کۆ دەکرێنەوە و ڕاپێچ دەکرێن. ليميز الله الخبيث من الطيب ويجعل الخبيث بعضه على بعض فيركمه جميعا فيجعله في جهنم أولئك هم الخاسرون. بەسەرهات و ڕووداوەکان بۆ ئەوەیە کە خدا کەسانی دەروون پیس و ناپاک لە کەسانی دەروون خاوێن و پاک جیا بکاتەوە و پیس و ناپاکەکانیش لەسەر یەک کەڵەکە بکات و هەمویان بدات بە مل یەکدا بۆ ئەوەی کۆیان بکاتەوە بەگشتی اینجا فڕیان بداتە ناو دۆزەخەوە. ئەوانە هەر خۆیان خەسارەتمەند و زەرەرمەندن. قل للذين كفروا إن ينتهوا يغفر لهم ما قد سلف وإن يعودوا فقد مضت سنة الأولين. أي محمد بكافران بڵێ ئەگەر کۆڵ بدەن و واز بهێنن و باوەڕ بهێنن ئەوە بێگومان چاوپۆشی لە گوناهی ڕابردویان دەکرێت. خۆ ئەگەر بگەڕێنەوە و بە بەردەوامی دژایەتی ئاینی خوددا بکەن جا ئەوە بەڕاستی یاسای نەتەوە یاخی بووە پێشینەکانیان بەسەردا دەسەپێنرێت. وقاتلوهم حتى لا تكون فتنة ويكون الدين كله لله فإن انتهوا فإن الله بما يعملون بصير. أي إيمان داران ئێوەش بجەنگن دژ بە کافر و خوددانەناسان تا فیتنە و ئاشوب و ئازاردانی موسڵمان نەمێنێت و ئەو خەڵکە سەربەست بن لە هەڵبژاردنی بەرنامە و ئایندا تا دین و فەرمان بەرداری هەر هەمووی بۆ خوددا بێت. جا ئەگەر بێباوەڕان کۆڵ بدەن ئەوە با بزانن بەڕاستی خوددا بینایە بە هەموو ئەو کار و کردەوانەی کە دەیکەن. وإن تولوا فاعلموا أن الله مولاكم نعم المولى ونعم النصير. خۆ ئەگەر ئەو خوددانەناسانە هەر پشت هەڵکەن و واز نەهێنن ئەوە بزانن کە خوددا پشتیوان و سەرپەرشتیارتانە کە پشتیوانێکی چاک و یارمەتی دەرێکی چاکە. واعلموا أنما غنمتم من شيء فأن لله خمسه وللرسول ولذي القربى واليتامى والمساكين وابن السبيل إن كنتم آمنتم بالله وما أنزلنا على عبدنا يوم الفرقان يوم التقى الجمعان والله على كل شيء قدير. ئەی ئیمانداران ئاگادار بن و بزانن کە بەڕاستی هەرچێکتان دەستکەوت لە جەنجی بێباوەڕاندا ئەوە بێگومان پێنجێکی بۆ خوددا و پێغەمبەر و خزمانی نزیکی پێغەمبەر و هەتیوان و هەژاران و ڕێبوارانە. چوار بەشەکەی تریشی بۆ مجاهیدانە کە لەو غەزایەدا بەشداریان کردووە. ئەگەر ئێوە باوەڕتان هەیە بە خوددا و بەوەی کە دامان بەزاندووە بۆ سەربەندەمان محەممەد لە ڕۆژی جاکردنەوەکەدا کە غەزای بەدرا ئەو ڕۆژەی کە هەردوو لەشکر بەرەنگاری یەک بوون خودداش بەسەر هەموو شتێکدا دەسەڵاتدارە. إذ أنتم بالعدوة الدنيا وهم بالعدوة القصوى والركب أسفل منكم ولو تواعدتم لاختلفتم في الميعاد ولكن ليقضي الله أمرا كان مفعولا ليهلك من هلك عن بينة ويحيى من حي عن بينة وإن الله لسميع عليم. کاتێک ئێوە لە دامێنی خواری شیوەکە و نزیکتر بوون بە مەدینە و ئەوانیش لە سەرەوەی شیوەکەوە بوون و دوورتر لە مەدینە کاروانەکەش لە خواردترتانەوە بوو خۆگەر بڕیار و بەڵێنتان بدایە بە یەکتر بگەن لەو کات و شوێنەدا ئەوە دووبەرەچی لە نێوانتاندا دروست دەبوو. بەڵام خوددا دەیەوێت بارودۆخێک پێش بهێنێت کە بڕیاری لەسەر دراوە کە سەرکەوتنی موسڵمانانە و شکستی بێباوەڕانە بۆ ئەوەی لەناو بچێت و بەهانەی نەمێنێت ئەوەی کە لە زانستی خوادا لەناو چووە و بۆ ئەوەی بژی لەسەر بەرچاو ڕوونی و بەڵگە ئەوەی لە زانستی خوادا دەژی لەسەر دینداری سەرنجامی شەڕی بەدر بۆ ئەوە بوو تا باوەڕ و بێباوەڕی بۆ هەردوولا ڕوون بێت و بێگومان خوددا بیسەر و زانایە.
إذ يريكهم الله في منامك قليلا ولو أراكهم كثيرا لفشلتم ولتنازعتم في الأمر ولكن الله سلم إنه عليم بذات الصدور. کاتێک خدا ئەوانی لە خەوتدا بەکەم نیشانە دایت خۆ ئەگەر ئەوانی بەژمارێکی زۆر نیشان بدایتایە ئەوە ئێوە لاواز دەبوون و تووشی نەهامەتی و کێشە دەبوون لەبارەی جەنگکردنەوە. بەڵام خدا بە سەلامەتی و سەرکەوتویی لەو ترس و کێشەیە ڕزگاری کردن چونکە بەڕاستی ئەو زاتە زانایە بە هەرچی لە ناو دڵ و دەروون و سینەکاندا حەشار دراوە. وإذ يريكموهم إذ التقيتم في أعينكم قليلا ويقللكم في أعينهم ليقضي الله أمرا كان مفعولا وإلى الله ترجع الأمور. کاتێکیش بە یەک گەیشتن لە گۆڕپانی جەنگدا لەبەرچاوی ئێوە خدا ئەوانی بەکەم نیشان دەدان و ژمارەی ئێوەشی لەبەرچاوی ئەوان بەکەم دەنواند بۆ ئەوەی هەر ئەوە پێش بێت کە خدا بڕیاری لەسەرداوە هەر بۆ لای خدا سەرنجامی هەموو کار و کردەوەیەک دەجێڕدرێتەوە. يا أيها الذين آمنوا إذا لقيتم فئة فاثبتوا واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. ئەی ئەو کەسانەی ئیمان و باوەڕتان هێناوە کاتێک دەگەنە دەستەیەک و ڕوبەڕووتان دەبنەوە ئێوە دەبێت خۆڕاگر بن و سەنگەر چۆڵ نەکەن و زۆر یادی خدا بکەن و لێی بپارێنەوە بۆ ئەوەی ئێوە سەرفراز و سەرکەوتوو بن. وأطيعوا الله ورسوله ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم واصبروا إن الله مع الصابرين. گوێڕایەڵی خدا و پێغەمبەرەکەشی بکەن لە هەموو کردار و گفتارێکدا و ئاشوب و ئاژاوە مەجێڕن و مەچن بە گژیەکدا خۆ ئەگەر بچن بە گژیەکدا و یەکتر بشتێنن ئەوە شکست و لاوازی ڕووتان تێدەکات و هەیبەت و شکۆداری و دەسەڵاتان لەبەین دەچێت و دەبێت خۆڕاگر و نەفس درێژ بن هەم لە مەیدانی جەنگدا هەم لە ناو یەکتردا چونکە بەڕاستی خدا یار و یاوەری خۆگر و ئارام گرانە. ولا تكونوا كالذين خرجوا من ديارهم بطرا ورئاء الناس ويصدون عن سبيل الله والله بما يعملون محيط. نەکەن وەک ئەو جۆرە کەسانە بن کە لە وڵات و شوێنی خۆیان دەرچوون لەبەر کەش و فشکردن و خۆنواندن لەبەر چاوی خەڵکو و دەیانەوێت کۆسب بخەنە بەردەم ڕێباز و ئاینی خوددا لە کاتێکدا کە خودای گەورەش بە ئاگایە بەسەرەتا و سەرنجامی هەموو کار و کردەوانەی کە دەیکەن. وإذ زين لهم الشيطان أعمالهم وقال لا غالب لكم اليوم من الناس وإني جار لكم فلما تراءت الفئتان نكص على عقبيه وقال إني بريء منكم إني أرى ما لا ترون إني أخاف الله والله شديد العقاب. کاتێکی الشەیتان بە وەسوەسە و خەیاڵ هەموو کردەوە ناپەسند و ناڕەواکانی بۆ ڕازاندنەوە وتی ئەمڕۆ هیچ کەس دەرەقەتی ئێوە نایەت و دڵنیابن منیش پشت و پەنام بۆ ئێوە. جاکاتێک ئەو دوو لەشکرە یەکتریان بینی دەست بەجێ شەیتان پاشە و پاش گەڕایەوە وتی بەڕاستی من بەریم لە ئێوە چونکە بەڕاستی ئەوەی من دەیبینم ئێوە نایبینن. دیارە کە شەیتان بینیویەتی چۆن فریشتە دەستە دەستە دادەبەزن بۆ یارمەتی ئیمانداران بۆیە لە ترساوتی بێگومان من لە خدا دەترسم خداش زۆر سەخت و بەزەبرە لە تۆڵەدا. إذ يقول المنافقون والذين في قلوبهم مرض غر هؤلاء دينهم ومن يتوكل على الله فإن الله عزيز حكيم. کاتێک دووڕوەکان و ئەوانەی لە دڵیاندا نەخۆشی بێ ئیمانی تیا جێگیر بوو بە ئیماندارانیان دەوت ئەوانە ئاینەکەیان لە خۆبایی کردوون ئەجینا بەو ژمارە کەمەوە چۆن خۆیان دەگرن. خداش دەفەرموێت ئەوەی پشت بە خدا ببەستێت ئەوە بەڕاستی خدا باڵا دەست و دانایە. ولو ترى إذ
وإذ يتوفى الذين كفروا الملائكة يضربون وجوههم وأدبارهم وذوقوا عذاب الحريق. ئەگەر دەتبینی کاتێک فریشتەکان گیانی ئەوانیان دەچێشا کە بێ باوەڕ بوون کە دەیان چێشا بەدەم و چاو و پشتیاندا و ڕاپێچیان دەکردن بۆ دۆزەخ و پێیان دەوتن دەبچێژن سزایەکی سوتێنەر. ذلك بما قدمت أيديكم وأن الله ليس بظلام للعبيد. هەروەها پێیان دەوتن ئەو لێدان و سزایە هەر بەهۆی ئەوەوەیە کە خۆتان بەدەستی خۆتان پێشتان خستووە و چونکە بەڕاستی خوددا بە هیچ شێوەیەک ستەمکار نییە لە بەندەکانی. كدأب آل فرعون والذين من قبلهم كفروا بآيات الله فأخذهم الله بذنوبهم إن الله قوي شديد العقاب. کاروکردەوەی خوددانەناسان لە هەموو سەردەمێکدا وەکو دابوو نەریتی فرعون و ئەو کەسانەوایە کە لە سەردەمە پێشوەکاندا هاتوون پێش ئەمان ئەوانە بڕوایان نەبوو بە ئاەت و فەرمانەکانی خوددا جا خودداش خەشمی لێگرتن و لە ناوی بردن بەهۆی گوناه و تاوانیانەوە بەڕاستی خوددا بەتوانا و بە زەبرە لە تۆڵەدا. ذلك بأن الله لم يك مغيرا نعمة أنعمها على قوم حتى يغيروا ما بأنفسهم وأن الله سميع عليم. ئەو سزاو لەناو برنەن لەبەر ئەوەیە کە بڕیاری خوددا وایە بێگومان خوددا هیچ ناز و نیعمەتێکی نەگۆڕیوە کە بەخشیبێتی بە هەر قەوم و گەلێک هەتا ئەوان ئەوەی بەخۆیان دەکرێت نەیگۆڕن و نەیکەن چونکە بەڕاستیش خودای گەورە بیسەری گفتارەکانە زانایە بە کردارەکان. كدأب آل فرعون والذين من قبلهم كذبوا بآيات ربهم فأهلكناهم بذنوبهم وأغرقنا آل فرعون وكل كانوا ظالمين. ڕەوشتی ئەمانە هەروەکو دابوو نەریتی دار و دەستەی فرعون و ئەوانەی پێشیان وایە کە بەڵگە و فەرمانەکانی پەروەردگاریان بە درۆ دەزانی و باوەڕیان پێی نەبوو لە ئەنجامدا ئێمەش بەهۆی گوناه و تاوانیانەوە لە ناومان بردن و دار و دەستەی فرعونیشمان نقمی دەریا کرد هەمووشیان ستەمکار بوون. إن شر الدواب عند الله الذين كفروا فهم لا يؤمنون. بەڕاستی خراپترینی زیندەوەران لە لای خوددا ئەوانن کە بێ باوەڕ بوون چونکە ئەوان باوەڕ ناهێنن. الذين عاهدت منهم ثم ينقضون عهدهم في كل مرة وهم لا يتقون. ئەوانەی کە پەیمانت لەگەڵدا بەستن کە خیانەتت لێ نەکەن کەچی پاشان لە هەموو جارێکدا هەر پەیمانەکەیان دەشکاند و ئەوان لە خوددا ناترسن و پارێزکاری ناکەن. فإما تثقفنهم في الحرب فشدد بهم من خلفهم لعلهم يذكرون. جا هەر کاتێک ڕوبەڕووی خوددانەناسان بوویتەوە لە جەنگدا ئەوە وایان لێ بکە ئەوانەی لە دوایانەوەن و یارمەتیان دەدەن پەرش و بڵاو ببن بەو هیوایەی ئەوان پند و عیبرەت و ئامۆژگاری وەربگرن. وإما تخافن من قوم خيانة فانبذ إليهم على سواء إن الله لا يحب الخائنين. خۆگەر بێگومان ترساید لە دەستەیەک کە پەیمانت لەگەڵدا بەستون پەیمانەکە هەڵوەشێننەوە و خیانەتت لێ بکەن ئەوە تۆش لەم کاتەدا پەیمانەکە بدەرەوە بەڕوویاندا بە شێوەیەکی ڕێک و ڕاست پێیان بڵێ کە پەیمانەکەیان نرخی نەماوە چونکە بەڕاستی خوددا کەسانی پەیمان شچێن و ناپاچی خۆش ناوێت. ولا يحسبن الذين كفروا سبقوا إنهم لا يعجزون. باوانەی کە بێ بڕوابوون و نەزانن کە لە دەستمان دەرچوون بەڕاستی ئەوانە ناتوانن دەستەوسانمان بکەن و لە دەستمان دەرناچن. وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم
وعدوكم وآخرين من دونهم لا تعلمونهم الله يعلمهم وما تنفقوا من شيء في سبيل الله يوفى إليكم وأنتم لا تظلمون. خدا فرمان دەدات بەکار بەدەستانی دەوڵەتی ئیسلام هەرچی لە تواناتاندا هەیە بۆ بەهێزکردنی سوپای ئیسلام بیخەنە گەڕ و ئامادەی بکەن هێزی ئاسمانی و دەریایی و وشکانی لە ئامادەکردنی هەموو جۆرە ئەسپ و هۆکانی تری گواستنەوە کەم تەرخەمی مەکەن تا دوژمنانی خدا و دوژمنانی خۆتانی پێ چاوترسێن بکەن با کەسانی تریش جگەل لەم دوژمنانەی ئێستا پێی چاوترسێن ببن کە ئێستا ئێوە نازانن چێن و نایان ناسن بەڵکو هەر خدا خۆی دەیان ناسێت و هەر شتێک ببەخشن لە پێناوی خوادا بۆ بەهێزکردنی سوپای ئیسلام ئەوە بەزایەن ناچێت و دەستان دەکەوێتەوە و ئێوەستەمتان لێ ناکرێت. وإن جنحوا للسلم فاجنح لها وتوكل على الله إنه هو السميع العليم. جاگەر دوژمنان بەلای ئاشتیدا دایان شکاند و حەزیان پێکرد تۆش ئەی محەممەد ئەی پێشەوە ئامادەیی خۆت دەربڕە و پشت بە خوددا ببەستە چونکە بەڕاستی و زاتە بیسەر و زانایە لە پیلان و نەخشەی دوژمنان ئاگادارە. وإن يريدوا أن يخدعوك فإن حسبك الله هو الذي أيدك بنصره وبالمؤمنين وألف بين قلوبهم لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم ولكن الله ألف بينهم إنه عزيز حكيم. خۆگەر خوددا نەناسان بەداخوازی ڕێککەوتن و ئاشتی ویستیان بتخەڵەتێنن ئەوە دڵنیا بە کە پشتیوانی خوددا بەسە کە نەیەڵێت بکەویتە ناو پیلان و نەخشەیانەوە چونکە هەرەوزاتە کاتی خۆی پشتیوانی لێکردیت و سەری خستیت و ئیماندارانیشی کردە هۆیەک بۆ بەدەستهێنانی سەرکەوتن دڵەکانیشانی بەست بە یەکەوە ئەگەر هەرچی دارایی زەوی هەیە هەر هەموویت خەرج بکردایە تا دڵەکانیانت پەیوەند بکردایە بە یەکەوە ئەوە نەتدەتوانی ئەو دڵانە پەیوەست بکەیت بە یەکەوە بەڵام خوددا بەهۆی ئاینی ئیسلامەوە خۆشی و یەکێتی و برایەتی لە نێوانیاندا بەرپا کرد چونکە بەڕاستی ئەو زاتە باڵا دەست و دانایە. يا أيها النبي حسبك الله ومن اتبعك من المؤمنين. أي پیغمبر تەنها خدا بەسە بۆ خۆت و ئەوانەی شوێنت کەوتون لە ئیمانداران کە پشتگیر و یاری دەدەرتان بێت. يا أيها النبي حرض المؤمنين على القتال إن يكن منكم 20 صابرون يغلبوا 200 وإن يكن منكم 100 يغلبوا 1000 من الذين كفروا بأنهم قوم لا يفقهون. أي پیغمبر هانی ئیمانداران بدەن لەسەر جەنگ دژی ئەوانەی کە کۆس بن لە ڕێبازی گەیاندنی پەیامی خوددا ئەگەر 20 کەسی خۆڕاگر هەبێت لە ئێوە ئەوە زاڵ دەبن بەسەر 200 کەسدا خۆگەر 100 کەس لە ئێوە هەبن ئەوە بەسەر 1000 کەس لەوانەی کە بێ باوەڕن زاڵ دەبن چونکە بەڕاستی ئەوانە کەسانێکن کە تێناگەن چه هێزێک پشتیوانی لە ئێوە دەکات. الآن خفف الله عنكم وعلم أن فيكم ضعفا فإن يكن منكم 100 صابرة يغلبوا 200 وإن يكن منكم 1000 يغلبوا 2000 بإذن الله والله مع الصابرين. أي إيمان داران ئێستا ئیتر خدا ئەرچی لەسەر کەم کردنەوە و دەیزانی کە لاوازیتان تێدایە لە ڕووی مادی و معنەویەوە لەبەرەوە جا ئەگەر 100 کەسی خۆڕاگر هەبێت لە ئێوە ئەوە زاڵ دەبن بەسەر 200 کەسدا و ئەگەر 1000 کەستان هەبێت ئەوە زاڵ دەبن بەسەر 2000دا ئەویش بە ویست و یارمەتی خدا شیار و یاوەری خۆڕاگرانە. ما كان لنبي أن يكون له أسرى حتى يثخن في الأرض
تريدون عرض الدنيا والله يريد الآخرة والله عزيز حكيم. بۆ هیچ پێغەمبەرێک نەبووە کە دیلی هەبێت هەتا کاتێک چاک پایەدار و جێگیر دەبێت لە زەویدا مەگەر کەلوپەل و شتومەچی دنیاتان دەوێت لە کاتێکدا خوددا سەرفرازی ئەو جیهانی دەوێت و قیامەتی مەبەستە و خوددا باڵا دەست و دانایە سەرکەوتن بە ئیمانداران دەبەخشێت و دانایە لە تاقی کردنەوەیاندا. لولا كتاب من الله سبق لمسكم فيما أخذتم عذاب عظيم. خۆ ئەگەر بڕیارێک لەلایەن خودداوە پێش نەکەوتایە کە مرۆڤ هەتا پەیامی خودای پێنەگات خوددا سزای نادات لەسەر ئەو شتانەی کە وەرتان گرت لە بەرامبەر ئازادکردنی دیلەکانەوە ئەوە سزایەکی زۆر گەورەتان توش دەبوو. فكلوا مما غنمتم حلالا طيبا واتقوا الله إن الله غفور رحيم. كوابو بخۆن لەو شتانەی کە دەستان کەوتووە بە حەڵاڵێکی چاک و پاک لە خوددا بترسن و دیندار بن چونکە بەڕاستی و خوددای لێ خۆش بوو میهرەبانە. يا أيها النبي قل لمن في أيديكم من الأسرى إن يعلم الله في قلوبكم خيرا يؤتكم خيرا مما أخذ منكم ويغفر لكم والله غفور رحيم. أي پیغمبر بەو دیلانە بڵێ کە لە بەردەستاندان ئەگەر خوددا خێر لە دڵەکانتاندا بەدی بکات ئەوە زۆر لەوە باشترتان پێدەبەخشێت کە لێتان وەرگیراوە ئەگەر باوەڕ بهێنن لێتان خۆش دەبێت خودداش لێ خۆش بوو میهرەبانە. وإن يريدوا خيانتك فقد خانوا الله من قبل فأمكن منهم والله عليم حكيم. خۆ ئەگەر بیانەوێت خیانەت و پیلان دژ بە تۆ ئەی پێغەمبەر بجێڕن ئەوە بەڕاستی ئەوانە پێشتر خیانەتیان لە خوددا کردووە بەوەی کە شەریک و هاوڵیان بۆ بڕیارداوە اینجا خوددا دەسەڵاتی لێسەن و ئێوەی زاڵ کرد بەسەریاندا بێگومان خوددا زانایە بە پیلانیان و دانایە بە چۆنیەتی سنووردانان بۆیان. إن الذين آمنوا وهاجروا وجاهدوا بأموالهم وأنفسهم في سبيل الله والذين آووا ونصروا أولئك بعضهم أولياء بعض والذين آمنوا ولم يهاجروا ما لكم من ولايتهم من شيء حتى يهاجروا وإن استنصروكم في الدين فعليكم النصر إلا على قوم بينكم وبينهم ميثاق والله بما تعملون بصير. بەڕاستی ئەوانەی کە باوەڕیان هێناوە و کۆچیان کردووە و تێکۆشاون لە پێناوی ئاینی خوددا بە خۆیان و ماڵ و سامانیانەوە ئەوانەش کە پێشوازیان لە کۆچبەران کرد و لە ماڵ و حاڵی خۆیاندا جێیان کردنەوە و پشتگیریان کردن ئەوانە هەندێکیان پشتیوانی هەندێکی تریانن ئەوانەشی کە باوەڕیان هێناوە و کۆچیان نەکردووە ئەوە بۆتان نییە پشتگیریان بکەن لە هیچ شتێکدا هەتا ئەوانیش کۆچ دەکەن بۆ بەهێزکردنی دەوڵەتی ئیسلام. خۆگەر و ئیماندارانەی کە کۆچیان نەکردووە داوای یارمەتی و پشتگیریان لە ئێوە کرد بۆ سەرخستنی ئاینی ئیسلام ئەوە پێویستە لەسەرتان پشتگیریان بکەن جگە لەسەر ئەو عەشرەت و لایەنەی کە لە نێوان ئێوە و ئەواندا پەیمانێک هەبێت ئەو پەیمانە مەشچێنن خدای گەورەش بینایە بەو کار و کردەوانەی کە دەیکەن. والذين كفروا بعضهم أولياء بعض إلا تفعلوه تكن فتنة في الأرض وفساد كبير. ئەوانەشی کە بێ باوەڕبوون هەندێکیان پشتیوانی هەندێکی تریان و پشتیوانی لە یەکتر دەکەن خۆ ئەگەر ئێوەی ئیماندار کۆمەک بە یەکتر نەکەن و پشتی یەکتر نەگرن ئەوە لەسەر زەویدا ناخۆشی و ناکۆچی و گوناه و تاوانی گەورە پێش دێت ئازار و ناخۆشی بۆ ئێوەی ئیماندار پێش دێت. والذين آمنوا وهاجروا وجاهدوا في سبيل الله والذين آووا ونصروا أولئك هم المؤمنون حقا لهم مغفرة ورزق كريم.
ئەوانەشی باوەڕیان هێناوە و کۆچیان کردووە و تێکۆشاون لە پێناوی خوادا ئەوانەشی جێگەی کۆچبەرانیان کردەوە و پێشوازیان کردن و یارمەتیاندان هەر ئەوانە بڕوادارانی ڕاستەقینن لە بەهەشتی بەریندا بۆیان ئامادەیە لێ خۆشبوون و ڕزق و ڕۆزی بەپێز و پڕبەرەکەت و جوان و ڕازاوە. والذين آمنوا من بعد وهاجروا وجاهدوا معكم فأولئك منكم وأولو الأرحام بعضهم أولى ببعض في كتاب الله إن الله بكل شيء عليم. ئەوانەشی کە باوەڕیان هێناوە لە دوای کۆچکردنی یەکەم و کۆچیان کرد و هەوڵ و کۆششیاندا لە پێناوی گەیاندنی بەرنامەی خوددا لەگەڵ ئێوەدا ئەوانەش لە ئێوەن پلەی ئێوەیان هەیە ئەوانش کە سەرڕای پەیوەندی ئیمانی پەیوەندی خزمایەتیشیان هەیە هەندێکیان شایستەترن بە هەندێکی تریانەوە لە بەرنامەی خوادا واتە ئەوان شایستەترن لە میراتبەریدا بۆ یەکتری بەڕاستی خوددا بە هەموو شتێک زانا و ئاگایە.